لە بەرنامەکانی ڕابردوو باسی تەکنیکەکانی خوێندنم بۆ کردن و وتم لە داهاتوو بە درێژی باسی یەکەیەکەتان بۆ دەکەم. بنمونەی پەیوەندیدار من پەیوەندم لە تەلەڤزۆنی پەروەردەی هەولێر هاتمەوە لاتان بۆ گۆڕینی ڕتمی ژیان و خوێندن. مایکرۆلێرنینگ یاخود فێربوونی ورد شێوازێکی فێرکردنە کە ناوەڕۆکی پەروەردەیی و زانستی دابش دەکات بۆ یەکەی بچووک بچووک کە باسانی هەرز بکرێ. ئەم وانە کورت و وردانە بۆ فێربوونێکی خێرا و باشترکردنی ڕاگررتنی زانیاری لە یادگەی درێژخایەن داڕێژراون. یەکێک لە ئامرازە بەناوبانگەکان کە زۆرجار لە مایکرۆلێرنینگ بەکاردێنرێ تەکنیکی فلاش کارتە. شێوازێکی زۆر کاریگەرە بۆ لێکۆڵینەوە و ڕاگررتنی زانیاری و فێربوونێکی پڕ لە بەرهەم دووری لە بیرچوونەوە بەکاردێ. هەر فلاش کارتێک لە دوودی و پێک دێت. لێرەدا بەشێک لە چۆنەتی بەکارهێنانی فلاش کارت بە شێوەیەکی کاریگەر بۆ خوێندن دەخینەڕ و لەگەڵ نمونەی کردداری پەیوەندی دار. دروستکردنی فلاش کارت ئەم خاڵانەی خوارەوە پەیڕەو بکە بۆ دروستکردنی فلاش کارتەکانێت. یەکەمیان زانیاری پوخت هەر فلاش کارتێک بە کورتی و پوختی بهێڵرەوە لەلایەک پرسیار یان زاراوەیەک بنووسە لەلایەکەی تریشە وەڵام یان پێناسەکە بنووسە وەک ئەو نمونەی لەسەر شاشەکە دیارە should is a verb and use it to give advice. یارمەتی بینراوەکان دایگرام و هێلکاری یابێنە بەکاربێنە ناو فلاش کارتەکەت بۆ ئەوەی زیاتر فلاش کارتەکەت چالاکتر بێتن وەک ئەوەی کە لەم سلایتە دیارە. ئەگەر سەیری بکەین ئەم فلاش کاتە لە دوو دیو پێکاتوە دیوی یەکەم وەروە دیوی دووەم. لە دیوی یەکەم نووسیمانە دۆخی ڕەقی state of matter لە دیوی دووەم نووسیمانە گەردەکان لە نزیک یەکترەوە ڕیز بوون. ئەم وێنەیە فلاشکاتەکە چالاکتر دەکاو لە کاتی تاقینەوە بە ئاستەی ئەم وێنەیە دەتوانی ئەم زانیاری کە لێرە نووسیتە بەیادت بێتەوە و لە بیری نەکەی. ئاگدار بە دەتوانی ڕەنجی جیاواز و قەبارەی جیاوازیش بۆ فلاشکاتەکەت بەکاربێنی بەڵام تا قەبارەیان بچووکتر بێ ئاسانتر دەتوانێت لەگەڵ خۆتی هەڵی بگری و وەروە بەکاری بێنی لە ژیانی ڕۆژانت. سێەم پۆلێنکردن فلاشکارتەکانت بە پێی بابەتەکان یان تەوەرەکان گروپ بکە و پۆلێنیان بکە بۆ ئەوە یارمەتیت بدات لە ڕێخستنی کەرستەی خوێندنەکەت و تێکەڵ نەبوونی تۆپیکی بابەتەکان. چوارەم هەوڵدا زانیاری کورت لە ناو فلاشکارتەکەت بەکاربێنە چونکە مەبەست لە فلاشکارت مایکرۆ لێرنینگە واتە فێربوونی ورد. ناکرێت زانیارێکی زۆر لەسەر فلاشکارتەکەت بنووسی بۆ ئەوەی مەبەستی دابشکردن و وردکردنی بابەتەکە لە دەست نەدەیت. ئەوەش بزانە ئەو فلاشکاتانەی بۆ خۆت دروستت کردوون ئەستەمە کەسێشتر لی تێبگا یاخود سوودمەم بێلەی چونکە ئەمە تایبەتە بە شێوەی بیکردنەوەی تۆ بۆیە هەوڵدا بە خۆت دروستیان بکە و دایان بڕێژە. ئێستا دێنە سەر چۆنەتی خوێندن بە فلاشکارت و چۆنەتی کارکردنی. ئەکتیڤ ریکۆڵ لە کاتی پێداچنەوە بە فلاش کارتێکدا هەوڵدە وڵامەکە یان زانیاریەکەی دیوێک بە بیرخۆت بێنەوە پێش ئەوەی هەڵیژێری بۆ بینینی وڵام یاخود درێژکراوەی بابەتەکە لە دیوەکەی تر. ئەم پراکتیزەکردنە زانیاری بۆ ماوەیەشی درێژتر لە یادگەی درێژخایەن دەهێڵێتەوە. ریکۆڵ ئەن تایمینگ واتە دووبارەکردنەوە و ماوەی نێوان دووبارەکردنەوەکان بە بەردەوامی پێداچنەوە بە فلاشکارتەکانت بکە و هەروەها لەسەریان بخوێنە و ئامادە بکە لە بیریان نەکەی. بەڵام با ماوەی نێوان پێداچوونەوەکانت لە 20 کاتژمێر کەمتر نەبێ. ئەوانش لە پێشەوەدا بنێ کە زۆرترین تەحەدای بۆ دروستکردی و زوو لە بیریان دەکەیت. ئەم تەکنیکە مانەوەی زانیاری لە یادگەی درێژخایەن چالاکتر دەکات. هەفلینگ واتە تێکەڵکردن و سەراوژێکردنی فلاشکارتەکانت بە شێوەی هەڕەمەچی تێکەڵ بکە و دوور بە لە ڕیتمی دووبارەدانانی فلاشکارتەکان بە شێوەی ڕێک و پێک و دوای یەک. ئەمەش مێشکدە ئالۆز دەکا و ڕێگری دەکات لە لەبیرکردن و بە دوای یەک هاتن. تێستینگ یورسلف خۆ تاقیکردنەوە یان بە بەردەوامی بە فلاشکارتەکانت دابچەوە و خۆت تاقی بکەرەوە بۆ سەنگاندنی زانیاریەکانت و دەستنیشانکردنی ئەو بوارانەی کە پێویستیان بە گرنگجیدان و گەشەدان زیاتر هەیە. ریتم پاترن ریتمی خوێندنی فلاشکارت دیاریکردنی ماوەی درێژ و دیاریکراو بۆ خوێندن بە فلاشکارت هەڵەیە. دانیشتنە کورت و تەرکیزکراوەکان کاریگەرترن لە دانیشتنە درێژ و دووبارە بووەکان. کاتی بۆ تەرخان بکە هەوڵدە لە کاتی ناخواردن لە ناوپاس یاخود ئۆتۆمبیل بیخوێنەوە بە شێوەیەکی هەڕەمەچی دوور بە لە دانانی کاتی درێژ بۆ خوێندنی فلاشکارتەکانت. ئامۆژگاری بۆ زیادکردنی کاریگەری فلاشکار زۆرن.
ئێمە کۆمەڵێکیان باز دەکەین. یەکەم خشتە و کات بۆ خوێنی فلاشکارتەکانت دابنێ و فلاشکارتەکان لەگەڵ ڕۆتینی ژیانت تێکەڵ بکە. دووەم نوێکردنەوەی بەردەوام دەستکاری فلاشکارتەکانت بکە لەگەڵ قوڵبوونەوەی تێگەیشتنەکەت. بۆ نمونە زیاکردنی پرسیاری چالاکتر یان دووبارە دەستەواژەکردنی زانیاری بۆ تێگەیشتنێکی باشتر. سێم بیر لە هەڵەکانت بکەرەوە. کاتێک هەڵە دەکەیت دەرفەتەکە قۆزەوە بۆ ئەوەی تێبگەیت بۆچی هەڵت کردووە. بەو پێەیە پێداچنەوە بە فلاشکارتەکانت بکە و هەڵەکانی خۆت دووبارە چاک بکەرەوە. چوارەم جۆرا و جۆری وەک باسم کرد فۆرماتی زۆرا جۆر بۆ فلاشکارتەکەت بەکاربهێنە. لەوانە پرسیاری شێوازی هەڵبژاردن وەک لاپەڕی سۆما بەکاربهێنە یان شوێنی بەتاڵ یان ڕاست و چەوت یا وەک باسم کرد ڕنگ و قەبارەی جیاواز بۆ فلاشکارتەکەت بەکاربهێنە. تەکنیکی فلاشکارت ئامرێزێکی گشتگیر و بەهێزە بۆ فێبن و ڕاگررتنی زانیاری بەکاردێ لە یادگەی درێژخایەن تا بۆ ماوەیەکی زیاتر لە یاگەی درێژخایەن بمێنێتەوە. بەم شێوەیە خۆت لە تاقیکردنەوەکان ئامادە دەکەی یان بۆ فێبوونی زمانێکی نوێ یان بۆ کۆنتترۆلکردنی بابەتێکی قورس و وەروە ئالۆز دەتوانی فلاشکارت بەکاربێنی. ئێستا هەندێک نمونە لەسەر شاشەکە پێشانتان دەدەم بۆ ئەوەی دووربی لە ئەنجامدانی هەڵە. یەک لەوانە ئەم فلاشکارتێک کە ئێستا وێنەکراوە لێرە ئەمە یەککە لە فلاشکارتە هەڵەکان بووە چونکە لە دیوی یەکەم کۆمەڵە زانیاریەکی زۆر نووسراوەتەوە. لە دیوی دووەم کۆمەڵە زانیێرێک و خاڵێکی زۆر نووسراوەتەوە. وەک باسمان کرد هەر فلاشکارتێک لە دوو دیو پێک دێ. ئەمەیان دیوی یەکەمە ئەمەیان دیوی دووەمە. دوور بە لە نووسینی کۆمەڵە زانیاریەکی زۆر لە هەردوو دیوەکەی فلاشکارتەکەی کە هەیتت. نمونەیەکی تر ئەمەشان هەڵەیە لە دیوی یەکەم باسی بۆ نمونە گرنگترین ڕۆشتەکانی توخمەکانی کۆمەڵی یەکەم نووسراوە. لە دیوی دووەم هەموو ڕۆشتەکانی تێدا نووسراوەتەوە. ئەمە دیوی یەکەمە ئەمە دیوی دووەمە. یەکەمیان بۆ نمونە ڕەنجی زیوییان هەیە ڕەنجی زیویان هەیە. ئەمە یەکە لە گرنگترین ڕۆشتەکانی توخمەکانی کۆمەڵی یەکەم. لە بڕی ئەوە کە فلاشکات بەو شێوێ ئەنجام بدەیت دەتوانی هەمان پرسیار دروست بکەی ڕەوشتی توخمەکانی کۆمەڵی یەکەم یەک خاڵی تێدا بنووسی کە ڕەنجی زیویان هەیە. وێنەی ئەڵلقەیەکی زیوی بکەیت لەگەڵ دەستێک کە ئەڵلقەی تێدایە بۆ ئەوەی لە کاتی تاقیکردنەوە ئەم ڕەوشتەی یەکەمت بە ئاسانی بەناو مێشکت دابێتەوە. ئەوەی پێی دەوترێت ئەکتیڤ ڕیکۆڵ کەواتە ئەگەر سەیرم فلاشکارتە بکەین زۆر بە ئاسانی دەزانین کە ئەم فلاشکارتە فلاشکارتێکی تەواو و ڕاستە هەڵە نییە. یەکشت ماوە کە باسی بکەین ئەویش جۆرەکانی فلاشکارتە و هەروە چۆن ڕێکیان بێخی و هەروە چۆن لە ماڵەوە لەگەڵ یەکیان دابنێ. هەوڵدا 5 تا 6 بۆکس دروست بکە کۆمەڵە فلاشکارتێک لە ناو بۆکسی یەکەم دابنێ. ئەوانە ئەو فلاشکارتانن کە هەموو ڕۆژێ دەبێ بیان خوێنی بۆەوەی لە بیریان نەکەی کە زۆر گرنگن. بۆکسی دووەم کۆمەڵە فلاشکارتێکی ناو دابنێ کە ئەمانە پێویستیانە هەفتانە بیان خوێنی. وەروە بەم شێوێ هەیە مانگانە هەیە هەفتەی 2 جار هەشە پێش تاقیکردنەوە دەبێت تۆ هەوڵدەی کە ئەم زانیاریانەی کردن ئەم فلاشکارتەدایە بەبیری خۆتی بێنەوە. هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە ئینجا ژیان و زانست.